بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، برایان خوشکان، سەلام و ڕەحمەتی خوای گەورە لەسەر هەموو لایەک بێ. سوپاسی ذاتی ئەڵڵا دەکەین کەوا ئەو دوعانەی دەمان کرد پێشتر کە دەمان گوت اللهم بلغنا ڕەمەضان، خوای بمانگێنە بە ڕەمەزان. سپاس بۆ خوا، سپاس بۆ ذاتی ئەڵڵا کە گەیشتینە ئەو مانگە. جا ئەوەی کەوا گرینگە ئێمە کە خوای گەورە هیدایەتی داین، خوای گەورە ڕێنمایی کردین، خوای گەورە یارمەتی داین، خوای گەورە تەوفیقی داین. ئەویش ئەوە بووکەوە ئێمە حەمدی خوا بکەین لەسەرەوەی گەیشتین بە مانجی ڕەمەضان. جا ئەوەی کە گرینگە و پێویستە لەسەرمان دەبێت بەڕاستی ئێمە بەخۆداسوونەوەیەک بکەین. ئێمە زۆر جاران ڕەمەزان دێ هیچ تەغیر و گۆڕانکاری بەسەرماندا نایە، یان مەسەلە زۆر جاران دەچینە عومرە هەر گۆڕانکاری نییە بەسەرمان، یان حەج دەکەین گۆڕانکاری نییە، یان مەسەلە زۆر جاران دەبینین چاکە دەکەین، هەر شتێک دەکەین ممچینە هەر ئەو کاتە بێ، یان مەسەلە کاریگەری لەسەرمان، یان عیبرەت و یان دەرس و یان پند و وانە وەرگتن، ئەوە لی زۆر گرنگە. ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەت و ڕەزای خوای لێبێ دەفەرمێ ئەم ڕەمەزانە ئەم مانگە پردێکە، جسرێکە، ئەم پردە ئەم جسرە زۆر کەس تێیدا پەڕینەوە و سەرکەوتن و گەیشتنە ئەو بەری، زۆر کەسیش تێیدا کەوتە خوارەوە و وەکو دەڵێ سەرنگوم بوو، یان ئەو کەسە بەداخەوە زیان بەخشی کرد لە خۆی، یان زەرەری لە خۆیدا، زیانی لە خۆیدا، ئەنی کەسێکی سەرکەوتو نەبوو. جا بۆی ئێمە دەبێت لەو کاتەدا لەو مانگەدا هەوڵ بدەین ئەو مانگە ئەو ڕۆژانە تەمەسرە بۆ نمونە ئێمە پێش ئەوە کە پێش هەموو شتێک دەبێت بینی خۆمان و خوا ئیسلاح بکەین، تۆبە بکەین، ئیستیغفار بکەین، پەشەمان بینەوە. ڕەمەزان زۆر ناوی هەیە، مەسەلەوە چۆن شەهر و ڕەحمەیە، واتە مانجی ڕەحمەت و بەزەی خوا، شەهر و تەوبەشە، واتە مانجی گەڕانەوە و مانجی بۆ خۆداسوونەوەشە، مانجی دوعاە، مانجی زیکرە، مانجی قورئان خوێندنە. هەر بەخۆی خۆ بەڕاستی ڕەمەزان مانجی قورئانە، قورئان دابەزین، کۆمەڵی وەقەفات، کۆمەڵی هەڵوەستە هەیە کە ئێمە دەبێ بیکەین. بۆ نمونە لەسەر دوعا ئێمە دەڵێن پێغەمبەری ئێمە صلی الله علیه وسلم فەرمێتی لیسائمی دعوة لا ترد. ئەو کەسەی کە بە ڕۆژووە، جا بە ڕەمەزانە، ڕۆژی ڕەمەزانە، ڕۆژی فەرزە، ڕۆژی سونەتە، هەر شتێکە دوعایەکی داوایەکێکە یعنی ڕەت ناکرێتەوە، بەسەر کابرایدا نادرێتەوە. ئەو دوعایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لەو کاتەی کە سحور دەکا، پارشێو دەکا، هاتە ئەو کاتێک کە بەربانگ دەکاتەوە، ئەو دوعایە ڕەت نابێتەوە. ئەو دوعایە ڕەب العالەمین گیرای دەکە، واتە قبول دەبێ، واتە خوای گەورە لەو بەندەی خۆی وەردەگرێت. کەواتە دەبێ ئێمە بزانین ڕوحی یعنی ئەو دوعایە چیە. دوعا هو العیبادە، هەر بەخۆی خۆ ئەم دوعا و پارەنەوە عیبادەتە، یان مخ العیبادە کە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم. مێشک و سەری عیبادەت و خواپەرستی بریتە لە دوعا، چکە تۆ دەبێ بزانی کە دوعا دەکەی سەید و گەورەیەکت هەیە کە ذاتی ئەڵڵایە جەلە جەلالوه، کە ئەو زاتەش لا یەخفا عەلەیه شەیء فی الأرض ولا فی السەما، لە شتەکانی ئەرز و زەوی لە ئاسمانی هیچ شتێک لەخوا بزر نییە. وهو علیم بذات الصدور، یعنی خوای گەورە زانایە، ئاگادارە ئەوەی کە لە ناو سنگماندایە. يعلم خائنة الأعين وما تخفي الصدور. خوای پەروەردگار دەزانێ ئەگەر بە چاویش خیانەت بکەین، یان ئەوەی لە ناو دڵیشماندا، خائنة الأعين کە بەرەزاریوە بە چاو خیانەت دەکات، وما تخفي الصدور لە پێش چاوی خەڵکی خۆی بە پیاوێکی باش دەزانێ دەیشارێتەوە. بەڵام لێرەدا بۆ پێغەمبەرمان صلی الله علیه وسلم فەرمی التقوى ها هنا، التقوى ها هنا، التقوى ها هنا، ويشير إلى صدره 3 مرات، ويشير إلى صدره 3 مرات. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لەخوا ترسان، لەخوا پەرستی ئەلێرەیە 3 جاران ئاماژە و ئیشارەی کرد بۆ سنجی مبارەکی، کەواتە هەردەبینین پیاوێک لە لای ئیمامی عومەر زیکر دەکا و سەری دەڵەقێنێ و سەری بادەدا، دەفەرمێ ئیرفع ڕەئسەکە
فإن الخشوع في القلب لا في الجسد. دەفەرمێ سەرت بەرزکەوە ئەوە تۆ بزانە ئەی فلان کەس لە خواترسان لە ناو دڵە خۆ لە جەسەد نییە. ئەتو بە حرەکە تا ئێوارێ حرەکە بکە لە خۆت بدە زیکر بکە. بەڵام ئەگە ئێرە ئەم پەیوەندی ئێرە ئەم سنگە ئەم دڵە ئەم قەلبە لەگە ڕەب العالەمین پەیوەندەکەی پتەو نەبوو بەهێز نەبوو ئیتر سوودێکی هەیە. بۆیە بەڕاستی گرنگە ئێمە دەبێت بە خۆماندا بچینەوە کاتێککە تۆ نوێژ دەکەی وأقم الصلاة لذكري يعني إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر والبغي دەبێت ئەو نوێژە لە زوڵم لە ستەمپ لە خراپە لە تاوان بمانجێڕێتەوە. بۆیە ئەم مانگە ئەم ڕەمەزانە ئەم ڕەحمەتە ئەم بەرەکەتە چۆن مانجی قورئان خوێندنە مانجی دابەزینی قورئانە مانجی ڕەحەماتە مانجی نەفەحاتە مانجی نەسەماتە مانجی بەرەکەتە مانجی ڕەحمەتە. بۆیە دەبینین زۆر کەس لە ڕەمەزاندا بەداخەوە کاتێک کە ڕەمەزان دێ بەبێ ئەوەی کە پێشوازی بکە بەبێ ئەوی ئیستیقبالی بکە بەبێ ئەوەی کەوا خۆی ئامادە بکە و ئیستیعدادی هەبێ یەکسەر ئەو کەسە یعنی کە ئەنەهو غافلە ئاگای لە خۆی نییە. ئەم چەند ڕۆژەی دنیا جا سەرقاڵی کردووە بەدەسەڵات و مەنسەب و کورسی بێ بە مادە و بە پارە و بە ماڵ و بە شوقە و عیمارە بێ بە مڵک و زەوی و بە خزم و عەشیرەت و قەوم بەڵا خوای گەورە وای دەنە فەلا تەغوڕەنەکم الحەیات الدنیا نابێ مەغرور بین بە ژیانی دنیا چونکە ئەوەی کە هاتە ڕۆژێک دێ نامێنێ ئەوەی کە نیتە ڕۆژێک دێ دەبێت تەیتو الدنیا یومان دوو ڕۆژە یوم لەک و یوم عەلەیک ڕۆژێکان ئیتووە و بۆ تۆیە ڕۆژیشان لەسەر تۆیە ئەگەر بۆ تۆ بوو زۆر دڵخۆش مەبە ئەوە لە سەریشت بوو هەر مەحزون بەسکۆ هەردووچیان دەڕۆن وإن جاءتك بالخير غدا بالشر تأتيك خو ئەگەر ئەم ڕۆژگارە ڕۆژێ بەخێر بێ ڕۆژش کە بە شەڕ بۆت دێ کەواتە فەلە الأيام تغریکە با ڕۆژەکان مەغرورت نەکەن با ڕۆژەکان واد لێ نەکەن لە خۆتبایی بی با ڕۆژگارەکان واد لێ نەکە جا بە ماڵە بە سەروەتە بە سامانە بە عەشیرەتە بە خزمە بە کوڕە بە کچە بە مەنسەبە بە خانووە بە سیارەیە بە هەر شتێکە نابێ ئێمە بەڕاستی ئەم دنیاوەمان لێ بکە قیامەتمان لەبیر بەرێتەوە وەلەلئاخیرەت خەیر وئەبقا خوای گەورە وای دێنەوە جەلە جەلالو ئاخیرەت باشترە ناڵێ دنیا باش نییە چکە دنیاش المال والبنون زینة الحياة الدنيا متاع الحياة الدنيا کەلوپەل و ژیان و خۆشی ڕابواردنی دنیا هەیە مەبەسمان لە حەڵاڵە لە پاکە لە چاکە بەڵام چۆن ئەم ماڵە زینەتی دنیاە ئەولاد و کوڕ و کچەکانیش بەڵام والباقيات الصالحات خير عند ربك ثوابا وخير أملا ئەمە پاداشتیشی باشترە و ئەمەل و ئومێدیش زۆرترە یعنی دەبینین زۆر کەس ئەمە نییە یعنی تۆ دنیا قیامەت لەبیر بەرێتەوە قیامەتیش دنیا بەڵکو پیاوی مسلمان دەبێ بە هەوڵ بۆ هەردووچیان بدە وا تێنەگەین کە بڵێن ژیانی دنیا تەواو هیچ نا ئەی ژیانی دنیاش ئەم هەموو خێر و حەسەنات و چاکەیە ئەم هەموو عیلم و زانیاریە ئەم هەموو بەخشین و سەدەقاتە ئەم هەموو ڕێگا چاک و حەسەناتە هەمووی لە دنیادایە دنیا مەزرعەت الئاخرە یعنی تۆ لێرەوە دەگەی بەوێ لەگەڵ ئەوەی کێمە عالەمێشکەی بەرزەخ و پەردەیەک هەیە کە دەمرین دەسینە ناو گۆڕ و قەبر و گۆڕستانەکان دوایی دەگەین بە دنیایەچکە بە بەڵام ئەوێ وەکو ئێرە نییە خەیر و مستەقەڕەن و ئەحسەن و مەقامە باشترین شوێنەکە ئینسان قەراری تێدا بگرێت چکۆ لە دنیا قەرارگرتن نییە ئەتۆ لە سەفەری میوانی دەست لە ماڵیشی هەر میوانی مردن چاوەڕێت دەکا لە خۆشیدای هەر میوانی لە ناخۆشیدای بۆیە ئینسان دەبێت ئێمەی مسلمان کاتێککە عمرە دەکەین کاتێک کە ڕەمەزان دێ کاتێک کە تەراویح دەکەین کاتێک کە لەیلەتول قەدر دێ ئێمە بزانین کە بیکەین بە هەل بیکەین بە فرسەت بیکەین بە غەنیمەت شتە چاکەکان وەربگرین و هەروەها دەرسیش وەربگرین خۆمان بە دوور بگرین لە شتە خراپەکان بۆیە ئەم دنیاە چێڵگەیەکە بۆ ئەو دنیا لێرە وەکو گوتراوە چ بسێنی ئەوە دەدووریەوە خوای گەورەش فەرمی
فلا تغرنكم الحياة الدنيا ئەم ژیانی دنیا مەغرورتان نەکە وهروەها ولا يغرنكم بالله الغرور نابێت تۆ بەخواش مەغرور بی بڵێ خوا هەر لێم خۆش دەبێ یان خوا هەر لێم خۆش نابێ ئەوە جا مەغرور بوونە ئینسانی مسلمان دەبێ نە یەئەس بیگرێ ناومێد بێ لە بەزەی و ڕەحمەتی خوا نە ئەوەش بێکەوە ئیتیکال و پاڵدانەوە پشتبەستنمان هەیە بەڵام پاڵدانەوەمان نییە من جد وجد ومن رام العلا سهر الليالي کەسێ بێ بە بەرزی بگا سەرکەوێ چ دەکا شەو نخۆنی دەکا دەبێ خۆی ماندوو بکە وأن ليس للإنسان إلا ما سعى وأن سعيه سوف يرى ئەگەر تێکۆشانی کرد بەڕاستی لە مدا دەبینێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر مینبەر بەسەر دەکەوێ و لە قادرمەی یەکەم و دووەم و سێیەم سێ جار دەڵێ ئامین جاری یەکەم جاری دووەم جاری سێم دوای لە وتارەکە دەبێتەوە ئیمامی عومەر کە ڕۆژی جومعەی لێ دەپرسێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سێ جار وتە ئامین چییە فەرمووی یەک لەوانە ئێمە کە مەبەستمانەوە جوبریل هاتە لام سەلامی خوای لەسەر بێ وتی ئەی محەممەد صلی الله عليه وسلم هەر کەسێ لە ئومەتی تۆ بگا بە مانجی ڕەمەزان لەو ڕەمەزانە تەوبە نەکا نەگەڕێتەوە ئەوەندە کردەوە نەکا کە خۆی پێ ڕزگارکە لە قیامەت یاخوا ئەو کەسە دوور بێ لە ڕەحمەتی خوا دەڵێ منشتم ئامین جاوەرە ئەمرێک خوا بیکا و سادر بێ لەلای ڕەب العالەمین بە جوبریل دابینێرێ بە ئەمینی ئاسمان بۆ ئەمینی سەر زەوی خوا بۆ خۆی ئامینی لێ بکە خوا بۆ خۆی بینێرێ برێ ئەمە من وام داناوە جا پێغەمبەر دوعای لێ بکە صلی الله عليه وسلم پێغەمبەر جوبریلیش هەردووچان دەبێ ئەو دوعایە خوا نەکات لە کەسێک گیرا بێ چۆن سەرگەردان نەبێ کەواتە برانی بەڕێزم خۆشکانی بەڕێزم مسلمانە ئازیزەکان ئەوە ئێمە سپاسی خوا دەکەین سپاسی ذاتی ئەڵڵا دەکەین خۆگەیشتینەوە بە ڕەمەزان بەڵام دەهەستە ئێستا ئەوە هەلە ئەوە فرسەدە نەخۆشی دوعا بکە داوا لە خوا بکە هەژاری داوا لە خوا بکە لە دەرگای باب الله لا يغلق دەرگای خۆ قەتدا ناخرێ بەڵام چی زاری وایە فەرمەوە دەرگای مزگەوتی زاری وە دادەخرێ مەسجد الحرام ماڵی خوار دەرگای دادەخرێ مزگەوتی پێغەمبەری صلی الله عليه وسلم زۆر بێ ماڵ و مزگەوتەکانی دنیا بەڵام دەرگایەکێ کە ئەو دەرگایە هەر کاتێ لێ بدەی نەدەڵێ مەزال نییە و نەدەڵە مێ ژوورێ و نا ئەوەیە کە جواب نەداتەوە و نەدەڵێ ڕوخسەت نییە و نە پێ دەڵێ ئرجیع و ئەوش دەرگایش باب و رب العالمین دەرگای خوای پەروەردگارە ئەو دەرگایە کە هیچ کاتێک داناخرێ بەسەر مسلماناندا بۆیە بەڕاستی برایانی بەڕێزم خۆشکانی بەڕێزم ئێمە لەم مانگەدا لەم کاتەدا دەبێت بۆ خۆماندا بچینەوە دەبێت جەدۆلێک بۆ خۆمان دابنین ڕۆژانە چ دەکەی چەند قورئان دەخوێن چەند زیکر دەکەی چەند دوعا دەکەی چەند دەبەخشی چەند ئینفاق دەکەی چەند ئیسلاح دەکەی چەند چاکە دەکەی چەند تەسکەی دەرونی خۆمان دەکەی گرینگە ئێمە نەک هەر ڕەمەزان بێ و بڕوا ئیتر هیچ تەغیر و گۆڕانکاری بەسەر ئێمەدانێ برانی بەڕێز و خوشکانی بەڕێز دیارە ئەم حەڵقەی ئێمە لێرە کۆتایی هات ئێمە داوا دەکەین لە ئێوەی بەڕێز دوعا بکەین بەڵکو منیش دوعاتان بۆ دەکەم ئێوەش دوعامان بۆ بکەن خوای گەورە ڕۆژ و نوێژ و تاعەت و عیبادەت و دوعا و پاڕانەوەی هەموو لایەکمان قبول بکا و وەری بگرێ آمین آمین والحمد لله رب العالمين